ئەمانە وێنەی هەندێک لە پەیامنێران و وێنەگران و سەرنووسەر و بێژەرانن کە لە دەمی ئامادەکردنی راپۆرتە هەواڵیەکاندا لە ساڵی 1837ەوە گیانیان لەدەستداوە یان لە دەمی بەجێگەیاندنی کارەکانیاندا کوژراون. وەک ڕێزلێنانێک ناو وێنەی زیاتر لە 1800 ڕۆژنامەنووس لەم مۆزەخانەی ڕۆژنامەوانیەدا لە واشنگتن دیسی دانراوە. ئەم مۆزەخانەیە ڕۆژی چواری تەرخان کردبوو بۆ یادکردنەوەی ڕۆژنامەوانان بە لێدانی زەنگ و خوێندنەوەی ناوی ڕۆژنامەوانان. لە ساڵی 2006دا 66 ڕۆژنامەوان لە دەمی بەجێگەیاندنی ئەرکەکانیاندا لە سەرانسەری جیهاندا گیانیان لەدەستداوە کەچی لە ساڵی 2007دا ئەو ژمارەیە بەرز بووەوە بۆ 92 ڕۆژنامەوان. جۆ ئۆرشڵ بەڕێوەبەری کارگێڕی مۆزەخانەی ڕۆژنامەوانی و دەڵێت بەرزبوونەوەی ژمارەی کوژراوەکان ئەوە نیشان دەدا ئەرکی ڕۆژنامەوانی چەندێ مەترسیت بەخش بووە. ئێمە ئێستاکە دەبینین ڕۆژەمەنووسان بوونەتە ئامانجی قاچاقچیانی کەرەستەی بەنگ و سەرکردنەوە تێرۆریستەکان و یا خۆشەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئێمە وا بیر دەکەینەوە زۆر گرنگە ئەو ناوانە ئاشکرا بکەین بۆ ئەوەی بزانڕێن کێن وێنەکانیان بڵاو بکەینەوە بۆ ئەوەی لەو یادکردنەوە مەزنەدا یاد بکرێنەوە. لەو مەڕاستیمەدا ئەو وێنانەی ڕۆژنامەوانانیش نیشان دراون لە دەمی بەجێگەیاندنی ئەرکەکانیاندا لەو شوێنانەی شەڕی لێیە. هەموو ساڵێک ناوی نوێ دەچێتە سەر لیستی یادکردنەوەکان. سەرپەرشتکارانی مۆزەخانەی ڕۆژنامەوانی دەڵێن ئەم مۆزەخانەیە وەک دواترین کاری ڕێزلێنان بۆ ڕۆژنامەوانان کار دەکا کە ژیانی خۆیان دەکەنە قوربانی لە پێناودانی زانیاری لە راپۆرتەکانیاندا. بینەرانی عزیز، ئەمە راپۆرتێک بوو لە دەنگی ئەمریکاوە.